کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە دوادارم کە لارکوێیەکان ساغ و سڵامەت بن بە بەرنمەیەکی تایبەتەوە هاتوومەتەوە خزمەتان. ئاگادارن و بۆ هەموو کەسیش ئاشکرایە وڵاتی عێراق بەرەڕووی کێشەی جۆراوجۆر بووتەوە. ئاگاداریشن چەند ڕۆژ لەمەبەر هەڵبژاردننی پارێزگاکان لە عێراق بەڕێوەچوو. ئەم پرۆسەیە چۆن دەبیندرێ و گرنگی و کاریگەریەکانی بۆ دۆخی ئێستای عێراق چی دەبێت؟ ئایا وڵاتی عێراق وەک سیستەمێکی دیموکراسی هەموو شتێکی ڕەچاو دەکرێت یان خۆت کەمینەیەک بڕیاردەری سیاسین وە کاروباری کۆمەڵایەتی بەڕێوە ئەبەن و چارەنووسی دیاریەکەن؟ لەسەر ئەم بابەتە واتە هەڵبژاردن دموکراسی و بەشداری جەماوەر لە هەڵبژاردنەکاندا داوامان لە بەڕێز کاک عەلی مەولود هەڵسوراوی سیاسی و شارەزای بارودۆخی سیاسی عێراق کردووە کە میوانی بەرنامەی تایبەتی ئەمڕۆمان بێت و چەند پرسیارێکی لەسەر ئەم بابەتە ئاراستە بکەین بە هیوایەوەی کە ناوەڕۆکی بەرنامە کەشمان جێگەی سەرنجی ئێوەی ئازیزی شوێت لەگەڵمان بن بۆ بینینی ئەم دیدارە. کاک عەلیگیان سەرەتا بە خێراتنت پێ دەڵێم زۆر سپاس بۆ ئەوەی کە بەشداری ئەم بەرنامە تایبەتەی ئەمڕۆی تلڤیزیۆنی کۆمەڵە بووی. زۆر سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێ بۆ ماندووبوونتان. زۆر سپاس بە خێراتنت پێ دەڵێم. بەڕێز کاک عەلی با لێرەوە دەست پێ بکەین وەکو لە سەرەتا جاکتم چەند ڕۆژ لەو پێش هەڵبژاردننی پارێزگاکان لە عێراق بەڕێوەچوو. بەڕێستان بەگشتی ئەم پرۆسەیە چۆن دەبینن؟ ئایا دەتوانێت کاریگەری هەبێت لەسەر هێورکردنەوەی ئەو کێشانەی بەرۆکی کۆمەڵگای ئەم وڵاتەی گرتووە؟ ئەگەر ناچیە؟ دەستان خۆش بێ دووبارە. ئێمە هەمومان شاهیدی بەڕێوەچوونی ئەو هەڵبژاردنین کە لە 15 پارێزگای عێراق بەڕێوە چوو بێزگە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان. بەر لە هەموو شت پێویستە ئێمە ئەوە بڵین کە ئەم بڵین بەشداریکردنی خەڵک کە یەکێ لە دیاردە بەرچاوەکانی یا بە مانایکی کە بڵێن بەشداری نەکردنی خەڵک لەم پرۆسە سیاسیی کە دەسەڵاتدارانی عێراق دەستیان داوەتی و بەڕێوەیان بردووە یەکێ لە دیاردە بەرچاوەکانی ئەم پرۆسەیە بووە کە دەتوانین بڵێن بە شێوەیەکی واقعی نەک بۆ شێوەیە کە ڕاگەیەندراوە 3 لەسەر 4 خەڵکی عێراق بەشداری نەکردووە لەم هەڵبژاردنەدا کە ئەمە بە بڕای من بڵین بەشداریەکی سیاسی ڕەنگە لەباری پۆزەتیفی و نێگەتیفیەکەیەوە دواترمان قسەی لەسەر بکەین کە بەڵێ حتمەن ئەم شێوە بەشداریکردنە سەرنجام دەبێتە ڕێگایەک بۆ هێنان بەو نەهامەتیا لە کۆمەڵگەرەیە بۆ شێوە ژیانی کە ئەم دەسەڵاتی ئێستا بۆ خەڵکی بە دیاری هێناوە فراوانی خەڵک بە مەسەلەیە کە دەبێت لە بەرچاو بگیرێ کە ئەمە بەر لە هەموو شتێک ماناکرداریەکەیەوەیە کە خەڵکی عێراق ئەم دەسەڵاتی ناوێ و ئەم شێوە ژیانی کە ئەوان بۆ خەڵکیان خستوەتە سەرڕێ نایەنەوێ خوازیاری ئەوە شێوەیەکە لە ژیان شێوەیەکە لە بەڕێوەچوون و شێوەیەکە لە کۆمەلگا ممارەسە بکەن و لەو بارەشەوە بە بڕوای من هەوڵی جۆرا و جۆر هەیە و تێکۆشانی جۆرا و جۆر هەیە کە دەکرێت لە قسەکانی داهاتووشماندا باسییان کەین. بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەی کە ئەمە با بڵێن ئەتوانێت لە ژیانی خەڵکەگەوەی کە پەیوەندی بە بەشی دووەمی پرسیارەکەی ئێوە هەیە ئایا ئەمە دەتوانێت ئەم هەڵبژاردنە وەڵامی پێویستیەکانی ژیانی خەڵک بداتەوە دەتوانێت ئەو ژیانی کە خەڵک ئێستا هەیەی و خوازیاری گۆڕینەتی دەتوانێت کۆمەک بکە بە گۆڕینی ئەو شێوە ژیانە و ئایا ئەمە بەشێکە لە پرۆسەی ئاڵوگۆڕ پێکردنی ژیانی خەڵک و بەشێکە لە پرۆسەی وەڵامدانا و بە پێویستیەکان و گرفتەکانی ژیان و گۆزارانی خەڵک بە دڵنیاییەوە نا ئەمە ئەتوانین بڵین لە درێژەی ئەو نمایشە سیاسیانەیە کە دەسەڵاتدارانی عێراق ساڵهای ساڵە بەڕێوەیان بردووە لەم کۆمەلگا شەرقیانە بە شێوەیەکی گشتی بەڕێوە چووە و بەش بە بازنەیەکی داخراوە کە بە بەردەوامی ئەم جۆرە لە سیاست و پرۆسی سیاسی تیا دەسوڕێتەوە و سەرنجام جگە لە بەرەمهێنانەوەی دەسەڵاتێکی هاوشێوەی ئەوی پێشووی خۆی ناتوانێت هیچ کاریگەریەک و شێوەیەکی بۆ مەسەلەن جدیەتێکی بۆ خەڵکی با بڵین خەڵکی زەحمەت خەڵکی نەدار بداتەوە
ئەم دەسەڵاتە ڕاستەکەی دەتوانین بڵین ئەوەی کە ئێمە بینیمانە بە تایبەتی جۆرێک بۆ لە دەنگدان نەبوو بە ژیان، دەنگدان نەبوو بە بەرنامەیەک بۆ گۆڕینی ژیانی خەڵک، دەنگدان بۆ بە نەتەوەکان، دەنگدان بۆ بە ئاینەکان، دەنگدان بۆ بە مەسهەبەکان، بە کورد، بە تورکمان، بە عەرەب، بە شیعە، بە سوننە، بە ئیسلام، بە مەسیحی، ئەمانە بڵین بابەتە ئاساسیەکانی ئەوەی دەنگدان و هەڵبژاردننی لەسەر ڕێکخراوە کە ئەمە لە دوانەتیجەدا وەکو خۆشمان لە کەرکووک و لە هەندێک شوێنی تریش بینیمان کە سەرنجام ڕەنگە با بڵین تێکچوونی زیاتری لێ بکەوێتەوە، ڕەنگە بڵێن مشکلاتی زیاتری بۆ ژیانی خەڵک لێ بکەوێتەوە لە زیاتەوەی کە چارەسەری ژیانی خەڵک بکە. ئەم دەسەڵاتە توانم بڵێم لەسەر دوو بنەما بڵین دەنگدان و هەڵبژاردننی ئەم با بڵین هەموو هەڵبژاردنەکە هەڵبەتە ئەمەش لە چوارچەوەی ئەوانەدا بەڕێوە بردووە کە ئەوی شتێکیان ئەوە بۆ کە خەڵک بکە بە حەشامات، خەڵک بکە بە ئەوەی کە لە قەولی سیاسیدا پێی دەڵێن بە مێگەلکردن کە من ناوێ وا بڵێم، بەڵام ئەوێ بیکە بە حەشاماتێک کە تەنها بە دوای سیاسەتەکانی ئەو دەسەڵاتەدا بڕاتە سەر سندوقەکانی دەنگدان و بە جۆرەی ئەوان کارتی دەنگدانی خۆی پاوێتە ناو سندوقەکانەوە. دووەم ئەوەی کە لەسەر بنەمای کۆمەڵەشت کە بۆ دەسەڵات گرنگە، نەک بۆ خەڵک پیرۆزکردنی ئەوانەی کە بۆ دەسەڵات گرنگە، کەواتە لەسەر دوو خاڵی سەرەکی ئەم خۆپشان ئەم هەڵبژاردن و چۆکە مەسەلەی بە حەشاماتکردنی خەڵکە و دووەم پیرۆزکردنی کۆمەڵێک بنەمایەکە کۆمەڵێک بنەما و بەهایەکە بۆ خەڵک هیچ گرنگی نییە بۆ دەسەڵات بەڵین گرنگی هەیە. بۆیە لێرەوە بە بڕای من بەشداری نەکردنی خەڵک دەتوانین بڵین بەشێکیش خۆی جوابێک بوو بەم سیاسەتە و بەم جۆرە لە خواستنی کە دەسەڵات بۆ خەڵکی خواستەوە. بە بڕای من ئەم دەنگ نەدانە یا ئەم بەشداری نەکردنە لەم پرۆسی هەڵبژاردنە خۆی نیشانی ئەوەیە کە ئەم دەسەڵاتە هێشتا توانای ئەوە بەهرەمەند نییە کە بتوانێت خەڵک بکا بە حەشامات، هێشتا لە توانای ئەوە بەهرەمەند کە بتوانێت پیرۆزەکانی خۆی بکا بە پیرۆزەکانی خەڵک. زۆر باشە کاک عەلی، خۆشتان ئاماژەتان پێدا باس لە ڕێژەی جۆرا و جۆر دەکرێت لە بەشداربوونی خەڵک لەم هەڵبژاردنانەدا، ئەنی باس هەم لە زۆربوونی دەکرێت و هەم لە کەمبوونی لە ڕێژەی بەشداربوونی. پرسیارەکە لێرەدا لەم بارودۆخە ئێستای عێراقدا کە تێی دەپەڕێت چ گرنگیەکی هەیە؟ وڵات بڕوای من دەتوانین لە دوو لایەنەوە باسی مەسەلەن گرنگی ئەم پرۆسەیە بکەین. یەکەمێنەوەی کە لە خاڵ یەکەم لە پرسیاری یەکەمیشدا باسم کردەوەی کە خەڵک بە جۆرێک جیابوونەوەی خۆی لەم پرۆسەی دەسەڵاتدارێتی ڕاگەیاندووە، هەرچەندە با بڵین جیابوونەوەکەی هێشتا پۆزتیف نییە، هێشتا سەلبیە، هێشتا بە جۆرێکە کە ناتوانێت بێ بە دەنجێکی سیاسی، ناتوانێت بڕیارێکی سیاسی بەرهەم بێنێ. بە بڕای منەوە لایەنێکی ئەم با بڵین مەسەلەیە. لایەنی با بڵین دووەمیشیەوەی کە مەسەلەن وەکو تۆش باس کرد مەسەلەن ڕێژەی جۆرا و جۆر لە بەشداری خەڵکەیە، لە هەندێک شوێن 1920 خەڵکی هەندێک لە شارەکان خەڵک بەشداری کردووە و لە هەندێک شوێن زیاتر بووە، ئەوەی کە بە شێوەیەکی گشتی کۆمیسیۆنی باڵا لە 140 ڕاگەیاندووە، بەڵام بە جوێرەی ئەو دراوانەی کە هەن بە جوێرەی ئەو داتایانی کە شارەزایانی ئەو بوارە لە بەردەستیاندا هەیە و بڵاویان کردوێتەوە کە لە کۆی 26 ملیۆن کەس کە حەقی دەنگدانیان هەبووە تەنها 6,500,000 کەس بەشداری کردو کە دەکاتە لە 125 ئەوانەی کە مافی دەنگدانیان هەیە، کە تازە ئەمە هێشتا ئەوانن کە مافی دەنگدانیان هەیە، کەواتە ناڕەزایەتی خەڵک لەم دەسەڵاتە و لەم سیستەما و لەم شێوەی بەڕێوەبردنە لەو شێوە ژیانی کە ئەوان دروستیان کردووە زۆر لەوەش فراوانترە، لەو ڕێژەیەش فراوانترە. بۆ پێشتر باسم کرد ڕاستیەکەی ئەم هەڵبژاردنە گرت با مەسەلە ئەساسیەکەی ئەوەیە بۆ گۆڕینی ژیانی خەڵک نییە، بۆ شتێک میکانیزمەکەی و سیستەمەکەی بە جۆرێک دانراوە کە کۆمەڵێک ئامانجی لێبارکراوەکە ئامانجەکان کەم و زۆر پەیوەندیان بە ژیانی خەڵکەوە نییە، پەیوەندیان بە با بڵین قازانج و بەرژەوەندی زۆرینەی خەڵکەوە نییە. بۆیە ڕاستەکەی ئەم شێوەیە
کە بەڕێوە چووەکوتم بەشێک نییە لە خواستەکانی خەڵک، بەشێک نییە لە ئارزۆکانی خەڵک و بەشێک نییە لەو پرۆسە سیاسی کە خەڵک دەیخوازیەوە. بەبارەکەی تریشدا بەشداری نەکردنی خەڵک دیتانەوە بۆ خۆی بە جۆرێک نیشاندانیەوەیە کە ئەم دەسەڵاتێکی بەقوت نییە، دەسەڵاتێکی لاوازە، ڕاستە لەسەر کۆمەڵێک بنەمای هێز خۆی ڕاگرتووە، مەسلەی با بڵین ئیمکاناتی ئابوووریە، مەسلەی یاساکانە، مەسلەی سەربازیە، لەسەر ئەو بنەمایانەوە پشتیوانی نێودەوڵەتی و ناوچەیە. بەڵام بەڕاستی نیشانەکەی ئەوەیە یا بەڵگەکەی ئەوەیە کە خەڵکی عێراق ئەم جۆرە لە دەسەڵات و ئەم جۆرە لە ژیانکردنی ناوێت. زۆر باشە کاک عەلی، پێشتر ئاماژەتان بۆ ئەو خۆبواردنەی خەڵک کرد کە پۆزیتیڤە یان نێگەتیڤە. ئاگادارن دیارە داتاکانەوە دەردەخن کە جەماوەرێکی زۆر لە خەڵکی ایران هەرو لە قسەکانی خۆشتاندا بوو بەشداری ئەم پرۆسەیان نەکرد. بەشێکی کورتیشتان ئاماژە پێدا کە ئەمە فقط دەربڕینی ناڕەزایەتیە یا هۆکاری دیکەیە، ئەگەر دەکرێت ورتر لەسەر ئەمە باس پێ بوومان. بە دڵنیاییەوە هۆکاری زۆر و جۆرا و جۆر هەیە بۆی کە خەڵک نەچوە بەشداری نەکردو. هەرچەندە من بۆ چوونی خۆم ئەگەر مێوێشتێک ئیزافە بکەم پێش ئەوەی ئەم وەڵامە بدەمەوە، ئەوەی کە یعنی یەک ڕاستی هەیە، ئەوەی کە بەشداری نەکردو خەڵکی ناڕازیە کە لە وەڵامیان پرسیارەشە حتمەن ئاماژەی پێ دەکەین، و ئەوەی کە بەشداری کردووە بەشێکە لە حیزبەکان و هێزەکان کە بە جۆرێک لە جۆرەکان ئەتوانین بڵێن زۆرینەی قازانجیان بەرژەوەندیەکیان لەناو ئەم دەسەڵات و ئەم سیستەم و ئەم پرۆسەیەدا هەیە. و ئەگەر بڵێن بە جۆرێک پرۆسەکە بەڕێوە بچێکە بەشداریەکی فراوانی خەڵک ببێ، بە دڵنیاییەوە ژمارەی بەشداریکردنی ئەوانەی کە بەدژی دەسەڵات و بەدژی حاکمانی حکومڕانانی ئێستای کۆمەلگان ترازوی هێزەکە بە تەواوی ئەگۆڕێ. بۆیە بە بڕای من ئەمەش مەسلەیەکە ئەبێ زیاتر بیری لێ بکرێتەوە بۆ ئەوەی کە شێوەیەککە لە هاوسەنگی دروست بێ، کە ئەوە نەبێ ئەوانەی کە دژی ئەم دەسەڵاتەن جیاوازن لەم دەسەڵاتە ئەم دەسەڵاتیان لە ماڵەکانی خۆیانشن و بەرحاڵ ئەوانەی کە بەرژەوەندیان لەگەڵم دەسەڵاتەیە بچن لەسەر سندوقەکانی دەنگدان و ئەو کەمایەتیای زۆر کەمینەی کە لە کۆمەلگادا هەیە ڕەوایەتی بە دەسەڵاتی خۆی بداوە بچێتە جێگایەکە بتوانێت چارەنووسی سیاسی و بڕیاری سیاسی یەکلا بکاتەوە و بەڕێوەی بەرێت. بەرحاڵ سەبارەت بە پرسیاری یەکەم و کوتم بڵێن هۆکاری جۆرە و جۆر هەیە، یەکێ لە هۆکارە ئاساسیەکان مەسەلەی ناڕەزایەتی خەڵکە. خەڵک پێشتر باسم کرد بەم دەسەڵاتە ڕازی نییە و ئەم دەسەڵات شێوەیەکێ لە دەسەڵاتی دەوێت، شێوەیەکە لە ژیان ئەخوازیە. و مەسلەیەکە کە هەیە خەڵک بە تەواوی بێمتمانەیە بەم دەسەڵاتە، نەگەر بە دەسەڵاتەکە، یعنی بێمتمانەیە بە پرۆسەی هەڵبژاردن و ئەو دەنگدانەی کە هەیە، بێمتمانەیە بە ئەو بەڵێنانەی ئەو سیاسەتانی بڵاو کراونەتەوە، ئەو بەڵێنانەی کە بە خەڵک دراوە لە دوای هەڵبژاردن، بێمتمانەیە بە تەنانەت شێوەی جیاکردنەوەی دەنگەکان، چه ئەلکترۆنی بێت چه بەدەست جای بکەنەوە، بێمتمانەیە بە ئەنجامی هەڵبژاردنەکان، بێمتمانەیە بە ئەو بڵین ئاکامی هەڵبژاردنەکان. ینی ڕاستیدا ئەوەی کە خەڵک بەکردەوە ئەزمموی کردووە ئەوەیە کە ئەگەر شتێک کرابێ، شتێکی نیوە ناچڵ لە کاتی هەڵبژاردنەکان کرابی، ئەوەیە کە لە پێش دەنگدان و هەڵبژاردن کراوە، لەگەڵ کۆتایی هاتنی دەنگدان و کۆتایی هاتنی هەڵبژاردن لە ڕاستیا دەسەڵاتەکان خەریکی ژیانی خۆیان و خەریکی با بڵێن سیاست و بەرنامە و پرۆژەی خۆیان بوون کە بە تەواوی جیاواز بۆ لە سیاست و بەرنامە و خواستی خەڵک. مەخاڵێککە ئەوەیە کە هیچ لایەنێک، یعنی هیچ لایەنێکی نزیک لە بەرژەوەندەکانی خەڵک لەم هەڵبژاردنانەدا بەشداری ناکات تا ئەوەی کە خەڵک دەنجی خۆی بداتێ، ینی خەڵک ئومێدی بەو لایەنانە نییە کە بەشداری دەکەن لە پرۆسی هەڵبژاردندا. بۆیە ئەمەشیەکی لە خاڵەکانە کە خەڵک ئەوەی کە لە پرۆسی دەنگدان و هەڵبژاردن بەشداری دەکا هەمووی ئەگەر گزارشتەکە لە جێی خۆی بێ هەمووی لە بەرەی ڕەشایە، لە بەرەی دژی خەڵکایە. بۆیە خەڵک ڕاستەکەی دەنجی خۆی دەگرێتەوە، دەنگ بەو هێزانە نادەکە بە دڵنیاییەوە لە قازانجی ئەو هەڵناسوڕن، بە دڵنیاییەوە لە قازانجی ئەو کار ناکەن. و میکانیزمی هەڵبژاردنەکانیش خۆی یەکێ لەوانەیە کە جێگای بەشداری کۆمەڵاتی خەڵکی تێدا ناوێتەوە. بە جۆرێک وەکو پێشتر باسم کرد ئەمە دەنگدانی حیزبەکانە، دەنگدانە بە ئەحزاب. حیزبەکانیش لە ڕاستیە ئێمە دەتوانین بڵین بە شێوەیەکی گشتی
حیزبەکان و دەتوانن بە شێوەیەکی گشتی لە دوای سەدەی 21ەوە حیزبەکان بە دەسەڵاتدار و ئۆپۆزیسیۆنەوە کە کاروباریان کورد بۆتەوە لە ناو دەسەڵاتی سیاسی و حکومڕانیدا. ئەنی ئەگەر پێشتر حیزبەکان حیزبە جۆرا و جۆرەکان بە ڕەوتە جۆرا و جۆرەکانی ئەحزاب جۆرێک ڕۆڵیان هەبوو لە پەروەردەکردنی خەڵک، لە پێگەیاندنی خەڵک، لە گۆڕینی ژیانی خەڵک، لە ڕێخستنی کۆمەڵایەتی خەڵک، بەڵام ئێستا بە جۆرێک ئەم بەشداریە و ئەم کاریگەریە بە تەواوی سڕاوەتەوە ڕۆڵی حیزبەکان بە تەواوی لە دەسەڵاتی سیاسی و لە دەوڵەتدا لە دەوڵەت و حکوومەت حکومڕانیدا کورد بۆتەوە کە ئەمە بە جۆرێکەکەم حیزبەکانی کردو بە دەسەڵات خواز و ئەمەش یەکێ لەوانەیە کە خەڵک لیجیا بۆتەوە، خەڵک جۆرێککە لە حیزبایەتی پێویستە، جۆرێککە لە خۆڕێخستنی سیاسی یا کۆمەڵایەتی سیاسی پێویستە، نەگەوەی کە بە جۆرێک ڕێک بخرێت کە تەنها کۆمەڵێک لە دەسەڵات با بڵێن ئەگەر ئیمکانیشی هەبێ بێنە خوارە و کۆمەڵشکە بە هەمان پێودانجی پێش و مەسەڵەن دەسەڵات بەڕێوەبەرن. بۆی بەبرامێژێکێ لە خاڵەکانە و مەسەلەیەکە کە قابلی ئەوەی باس بکرێت ئەو ئۆرگانانەی کە هەڵدەبژێردرێن لەم هەڵبژاردنانەوە لەم دەنگدانەدا هیچ سەلاحیەتێکیان نییە، هیچ دەسەڵاتێکیان نییە، دەسەڵاتەکانیان بە تەواوی لە ژێر کاریگەری دەسەڵاتە جێبەجێ کارەکاندایە. بە نمونە ئێمە وەکو نمونەیەک باسکەین ئێمە شاهیدی ئەوەین کە لە تورکیا لە هەڵبژاردننی 2019 هەدەپە لە 65 شاری ئەو وڵاتە شارەوانەکانی بردەوە، بەڵام جهەتی تەنفیزی دەسەڵاتی جێبەجێکار لە 62 شار و شارۆچکە دەسەڵاتەکانی لەوان سندەوە با بڵێن کەسانی خستتری خستە جێگایان. ئێمە شاهیدی ئەوەین لە هەرێمی کوردستان کە دەسەڵاتە سیاسیەکان یا تەنانەت هەر حیزبەکان پەرلەمانی کوردستانیان پاکخست بۆ ماوەیەکە خۆیان پیانوا و بەرژەوەنیتیایە. مەزعی ئەنجومەنی شارەوانەکان بۆ جۆرەیە کە دەبینی لە شوێنی وەکو شاری کەرکووکەوە 18 ساڵە هەڵبژاردن نەکراوە. بۆیە ئەمە ژێکێک لە خاڵەکانە کە بە بڕای من مەسەلەن خەڵک نایەوێ مەسەلەن بەشداری لەم سینارۆدا پیاویشەوەیە کە ئەو دەسەڵاتانەی کە هەڵدەبژێردرێن دەسەڵاتیان نییە، دەسەڵاتی با بڵێن لە ژێر کاریگەری دەسەڵاتی جێبەجێکردندا، نەک ئەوەی کە بتوانن چاودێری دەسەڵاتی جێبەجێ بکردن کەنیا خۆیان ببن بە بەشێک لە جێبەجێکردنی ئەو بڕیارانەی کە لە پەیوەند بە ژیانی خەڵکەوە دەیبن. و مەسەلەیەکی تریشەوەیە کە ئێمە هەرچی زیاتر دەبینین لەسەر ئاستی عێراق ڕۆژ بە ڕۆژکە کە ژیانی ئەمانە ژیانی کۆمەڵایەتی ژیانی سیاسی درێژ دەبێتەوە، بەرژەوەندەکانی خەڵکی لەگەڵ بەرژەوەندەکانی دەسەڵات یەک زیادە بنەوە. ئێستا با بڵێن لێکەوتی ئەم دوو جۆرە بەرژەوەندی خەڵکو دەسەڵات لە نزمترین ئاستیدایە. هەڵبژاردنەکان ناتوانن ئەم دوو بەرژەوەندی بە یەکەوە کۆ بکەنەوە، لەبەرەوە خەڵک بە دڵنیاییەوە خوازیاری ئەوە نابێت کە با بڵێن بەشداری بکات لە سینارێک و لە هەڵبژاردنێکی لەو جۆرەدا کە نەتوانێت ژیانی بگۆڕەوە. خاڵی ئەخیریش کەمەوە باسی کەم کە ئەمیشێکی لە هۆکارەکانی بەشداری نەکردنی خەڵکە کارێکیان بە پلی جیاوە سەڵبەتە ئەویشەوەیە کە خەڵک بایکۆتی ئەم دەسەڵاتی کردووە، خەڵک بە تەواوی ئەم دەسەڵاتی ڕەت کردوێتەوە، ڕاستە نەیتوانیەوە بیگۆڕێ، ڕاستە نەیتوانیەوە هێشتا شێوازێککە لە بەڕێوەبردن بخاتە جێگای ئەڵتەرناتیڤێک بێنێتە پێشەوە کە بتوانێت ملبەملانێ و چێبەرچێ لەگەڵ ئەم دەسەڵاتی ئێستا بکەوە کەناری بخا. بەڵام لە چاو ئەو کاتانەی کە ئێمە ئەم دەسەڵاتانە چ لە هەرێمی کوردستان وە چ لە سەر ئاستی عێراق سەرەتا خەڵک جۆرێک لە خۆشباوەڕی هەبوو بەم دەسەڵاتانە، پێیان وا بوو کە لە شێوەیەک لە دەسەڵاتدارەتی حکومڕانی ڕزگاریان بووە کە سەرکوتگەر و چەوسێنەر و دیکتاتۆر بووە، گەشتون بە کۆمەلگایەکی نوێ کە ئەکرێت دیموکراسی تیابێ، ئازادی تیابێ، ژیانی تیابێ، خۆشگوزەرانی تیابێ. بەرحاڵ خەڵک دەستی بەست بە خۆشیەکانی ژیان بگا، بەڵام بە پێچەوانەوە ئەمە بە ئاقارێککەدا ڕۆی کە هەرزوو ئەم خۆشباوەڕیە گۆڕا بە ناڕەزایەتی لەسەر لێکەوتەوە. و ئێستا ناڕەزایەتیانە کە چۆتە خۆناغێکەوە کە خۆناغی بایکۆتی ئەم دەسەڵاتەیە، یعنی ناڕزایەتی خەڵکی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە لەوە تێپەڕیوەکە بڵێ تەنها ناڕزایەتیە ناڕازیە لەم دەسەڵاتە، نه بایکۆتی ئەم دەسەڵاتی کردو دەسەڵاتی ڕەت کردوێتەوە بە جۆرێک، ئەم حکومڕانی ڕەت کردوێتەوە بە جۆرێک کە نایەوێت لە هیچ شتێکدا لەگەڵ ئەودا یەک بگرێتەوە. زۆر باشە کاک عەلی،
هەڵبەت دەچینە سەر ئەو نووسراوەی کە لەسەر ئەکاونتی فەیسبوک داتانەوە، بەڵام پێشتر پرسیارێکم هەیە. دیارە هەڵبژاردن لە وڵاتێکدا وەک بوونی دموکراسی لە وڵاتەدا پێناسە دەکرێت. من لە سەرەتادا باسمان کرد کە ئایا وڵاتی عێراق وەک سیستمی دموکراسی هەموو شتێک ڕەچاو دەکرێت؟ ئەمە چۆن دموکراسیەکە کە زاڵبوونی کەمینەیەک بەسەر زۆرینەی ڕەهادا پاساو دەکات؟ من بە بڕای من لە سەرەتا دوو جۆر دیموکراسی لە یەک جیا بکەینەوە. یەکەمیان ئەوەی کە پێناسە کراوە ئەوەی کە هەیە، و دووهەمیان ئەوەی بە جۆرێک ناسراوە لە جیهاندا بە دیموکراسی ناسراوە، ئەوەی کە دیموکراسی ڕۆژاوە و دیموکراسی پەرلەمانێت. دووەم ئەوەی کە دیموکراسی خوازراوە، خواستی خەڵکە. ینی ئێمە زۆر جار لە قسە و باسەکانی خەڵک و لە لێکۆڵەرەوەکان و لە خاوەن باسەکان ئەوەی کە باسی دیموکراسیەکەن زۆر واوەتر لەوەی کە هەیە و ناسرا و پەیڕەو دەکرێت باسی لە مەسەلەی دیموکراسی دەکرێت. کە من بۆ خۆم ئەوەی دووەمیانم پێ باشە. ینی ئێمە دیموکراسی ئەوەی کە مەسەلەن ئازادی تیابێ، ئەوەی کە دادپەروەری تیابێ، ئەوەی کە هەلومەرجی یەکسان بڕخسێنێ لە هەڵبژاردنەکاندا بۆ ئەوانی کە بەشداری دەکەن یا خۆیان بەربژێر دەکەن بۆ شوێنە جۆراو جۆرەکان یا بۆ ئۆرگانە جۆراو جۆرەکان، بۆەوەی کە وەکوتم یەکسانی تیابێ. ئەمانە بە بڕای من جۆرێکن باشن کە دەبێت جەختیان لەسەر بکرێتەوە. بەڵام ئەوەی کە لە دنیای واقعدا هەیە بە بڕای من جۆرێکی ترە. یعنی هەر دیموکراسی بۆ معنایی کە بڵێن ئێستا لە کۆمەلگادا هەیە جۆرێکە لە یا جۆری بەڕێوەبردننی کۆمەلگا، جۆری بەڕێوەبردننی سەرمایه‌داریە بۆ کۆمەلگا، ڕێخستنی ئەمەیە. ئەم دیموکراسیەتە ئەتوانین بڵین لە باشترین حاڵەتدا نەبوو کۆتایی هێنانە بە چەسانەوە، نەبوو کۆتایی هێنانە بە ستەمکاری، نەبوو کۆتایی هێنانە بە دیکتاتۆریەت و خۆسەپاندن، بەڵکو بۆ ڕێخستنی ئەمانەیە. ئێمە هەمومان خۆمان شایدی ئەوەین کە ئەو ڕژێم و ڕەوتە کۆنەپەرست و سەرکوتگەرانەی کە یا مەسەلەن دیکتاتۆرانەی کە بەتایبەت لە کۆمەلگاکانی ئەوەی کە پێیان دەوت جیهانی سێهەم بوون، هیچ کامێک لەوانە بە دەگمەن ئێمە دەتوانین شاهدی ئەوە بین، ئەو نمونەیەکی وا ببینین کە ئەمانە لەلایەن با بڵێن جیهانی دیموکراسی ڕۆژاوە پشتیوانی نەکرابن، پۆڵوپارەیان بۆ خەرج نەکرابێ، ڕێنوێنی نەکرابن. بۆی بە بڕای من ئەوەش لەسەر ئاستی گشتی مەسەلەی دیموکراتی خۆی مشکلەیەکی ئەساسی هەیە و ناچێتەوە سەر ئەو دیموکراسیەتی کە خەڵک خوازیارێتی، ناچێتەوە سەر ئەو دیموکراسیەتی کە خەڵک دەیخوازی و پێویستی پێیەتی. زۆر باشە کاک عەلی، بێنە سەر و نووسینەیەکە لەسەر کانتەکە دادناوە لە بەشێکیدا سەبارەت بەم باسیکەین وەکو توش باست کرد. بەڵێ دەنگی کاک عەلیم نەما، ئەگەر بکرێت هاوڕیان لە وتاق فەرمان من ئاگادارکەن. ئەنجۆم لە دەنگی تۆیە؟ بەڵێ کاک عەلی گیان فەرموو دەنگتانەیە. باشە بورن. من باسی ئەوم دەکرد کە بتمزانم هینەکە قەت نەبوو، باسی ئەوم دەکرد کە ینی ئەم پرۆسی هەڵبژاردنە خۆی عیبەیەکە، نەنجیەکە بۆ تەواوی پرۆسی دیموکراسی کە هەیە و بە تایبەتی لەم جۆرە وڵاتانە کە بە جیهانی سێ ناسراوە تر جۆرێکە لە گاڵتەجاڕی، جۆرێک نییە لە حەقیقەت، جۆرێک نییە لە پێویستی. ینی هەرچەندە دەکرێت لەسەر ئەمەش قسە بکەین. ئێمە مەسەلەن کۆمەلگا چۆن دەتوانێت کەڵک لەمە وەربگرێت و بیگۆڕێ بە شتێکی تر، وەکو چۆن لە وڵاتانی ئەوروپا لە کۆمەلگای ئەوروپا و ڕۆژ ئاوایی مەسەلەن لە سەرەتا بە جۆرێک بوو، دواتر گۆڕیان بە جۆری شتێک کە کۆمەلگا بتوانێت زیاتر قازانجی لێوەربگرێت. بەڵام ئەمەی کە ئێستا لێرە هەیە کەمینەیەکی زۆر کەم، وەکو باسمان کرد 25% خەڵکی ئەوەی کە مافی دەنگدانی هەبوو دەنگی داوە. لەم 25% ئەوانەی کە براوەی ناو کەمینەیەکی زۆر کەمن. یعنی ئەگەر بەراورد بکرێت بە کۆی ئەوەی کە مافی دەنگدانی هەبوو، ئەمانە کەمینەیەکی باشترین براوەکان، براوە یەکەمەکان لە سەتا 56 دەنگەکانی خەڵکیان هێناوە، دەنگی ئەوانەی کە مافی دەنگدانیان هەیە، کە بە بڕای من ئەمە نەکرد ناتوانێت بچێتە قاڵی دیموکراسیەوە، بەڵکو جۆرێکە لەگەڵ تەجاری، جۆرێکە لە پێکەنین بە ڕیشی خەڵک بۆی کە مەسەلەن
دەرسەوە کردو بەڵام تۆ بەناوی کۆمەلگا و بڕیار دەدەیت چارەنووسی کۆمەلگا دیاری دەکەی بڕیاری سیاسی لەسەر ئاسی کۆمەلگا ساغ دەکەیتەوە شێوازی ژیانی خەڵک دیاری دەکەی شەوەی حکومڕانی خەڵک دیاری دەکەی ئەمانە بەڕێ من ئەمە بەبارەکەی تردا ئەمە زوڵم و ستەمکاری و ناحەقێکی گەورەیە لە خەڵک دەکرێت. بڵێ بڵێ کاک عەلیجان ئێمە ماوەی کاتی بەرنامەکەمان هەڵبەت زۆر ڕوو بە کۆتاییشە بەڵام من یەک پرسیاری کەم ماوە باستان لە گۆڕین کرد ئەوەی کە دیارە لە کۆمەلگاکانی دیکە دیارە حولی بۆ درراوە بۆی کە ئەم دەبێت وەزیەتە بگۆڕدرێت ئێوە پێتان وایە دەبێت چی بکرێت کە ئەم وەزعە بگۆڕدرێت؟ من بەر لە هەموو شت بە بڕای من ئەو بایکۆتەی کە خەڵک هەیەی بەرامبەر بە پرۆسەی سیاسی دەسەڵاتی سیاسی لە عێراق و لە هەموو ئەم وڵاتانە بە بڕای من دەبێت بچێتە ناو پرۆسەیەکی سیاسی دیکەی جیاواز و بەدیل و جێگرەوە بۆ ئەم دەسەڵاتێکە هەیە نابێ هەر لە ینی یەکێ لەو مەسەلانی کە بە بڕای من گرنگە و هەیە خەڵک بە پەراوێزی سیاست ڕازی نییە ئامادە نییە لە پەراوێزی با بڵێن پرۆسی سیاسی دابێ و ئامادەنێ لە پرۆسی ژیاندا ژیان بکە و بۆ بردنە پێشی ئەم مەسەلەیە بۆ بردنە پێشی ئەم خواستەی خەڵک کە بێوێ لە سنتەر یا لە جێیەکی گرنگی پرۆسی سیاسی و جێگایەکی گرنگی ژیاندابێ ئەبێ پرۆسێکی سیاسی نوێ دەست پێ بکە ئەم ناڕزایەتی کە ئێستا خەڵکەتی یا ئەم بایکۆتەکە ئێستا خەڵکەتی ئەبێ سەری بچێشێ بۆ جۆرێک لە یاخیبوونی سیاسی جۆرێک لە یاخیبوونی کۆمەڵایەتی لەم دەسەڵاتە و لەم سیستەما بە شێوەیەکی گشتی وە جۆرێک لە بەدیل بێنێتە پێشەوەکە بەرحاڵ لەگەڵ ژیانی خەڵک لەگەڵ ژیانی زۆرینەی خەڵک و لەگەڵ خێری گشتی بگونجێ ینی بە بڕای من ینی بەشداریکردن لە هەڵبژاردن لە کاتێکدا کە پرۆسەیەکی تر بڕاتە پێشەوە مەسەلەیەکی گرنگە و یەکێ لە لایەنە گرنگەکانی ئەم مەسەلەیە ئەوەیە کە سیاست لۆکاڵی دەکاتەوە سیاست پەیوەست دەکاتەوە بە ژیانی خەڵکەوە و یەکێ لە لایەنە گرنگەکان ینی پێویستە گرنگەکانی سیاست بە ژیانی واقعی خەڵک و ژیانی سروشتی خەڵکەوە بچێتە پێشەوە ئەمە یەکێ لە گرنگەکانی هەڵبژاردن کە ئێمە خۆمان هەرچەندە ڕەخنەمان لەم شێوە لە هەڵبژاردنەکان هەبێ هەرچەندە ئەم شێوە لە هەڵبژاردنانە ڕەت بکەینەوە و بەشداری تێدانەکەین بەڵام ئەمە خۆمان دەبێت لایەنگری بەشداری خەڵک دەنگدانی خەڵک بێ لایەنگری هەڵبژاردنەوە ژیانی خەڵکە بێ لەسەر بنەمای هەڵبژاردن بەڕێوە بچێ و هەڵبژاردنەکانە بێ بەشێکی زیندوو لە سیاستی پەیوەندیدار بە ژیانی خەڵکەوە بن و چەندیش بۆمان بکرێت لە ڕێگای بەشداری خەڵک لە هەڵبژاردن و دەنگدانەوە دەسەڵاتە ناوەندیەکان لێیان بدرێت زەربە بخۆن ورد بکرێنەوە پەرت بکرێن بۆ دەسەڵاتی با بڵین پشوکتری لۆکاڵی لەسەر ئاستی شارەکان و شارۆچکەکان و پشوکتریش تا ئاستی دروستبوونی کۆمەنەکان لە ناوژیانی خەڵکدا بە بڕای من ڕێگایەکە ئەبێ دەستی پێ بکرێەوە خەڵک دەستی بۆ بەرێ بە شێوازێکی دیکە هەم لە ڕێخستنی ژیانی خۆی و هەم لە ڕێخستنی سیاست و شێوەی حکومڕانی داهاتوو. بەڵێ بەڕێستان پێتان وایە ینی دەبێت لە بەشداری نەکردنی هەڵبژاردنەکان واوەتر بچێت و تیش بخاتە سەر ڕێشەی کێشەکان ینی ئامانجی کۆمەڵایەتیەکان من بە جۆرێشکە دەبێت بەشداری بکات کە بەشێک ئەبێ بە جۆرێشکە بەشداری بکە ینی بەشداری نەکردنەکەی بگۆڕێ بە بەشداریکردنێکی پۆزەتیڤ بەڵام بە میکانیزمێک کە بتوانێت بەشێک بێ لە ژیانی سیاسی و بەشێک بێ لە ژیانی سروشتی خۆی ژیانی کۆمەڵایەتی خۆی. زۆر باشە کاک عەلی ئێمە زۆر بە کورتی ئەگەر بکرێت وەکو هەڵسەنگاندنتان بڵین دوا ڕۆژی عێراقیەوە چۆن هەڵدەسەنگێن و چۆن یەبینن ینی ئەم دۆخەی ئێستا بەداخەوە شتێکی وا نابین دێ ینی پێشهاتێکی وانییە کە ئێمە بڵین ئەم کۆمەلگایە ڕووی لە شوێنێکی باشترە تەواوی ئەو هێزانەی کە کاروباری سیاسیان بەدەستەوە یا بەشدارن لە پرۆسی سیاسی لە عێراقدا چ بەوانەی کە لە ناو دەسەڵاتدانەوە چ لەوانەی کە لە دەرەوەی دەسەڵاتن وە تەنانەت ئەوانش کە لە دەرەوەی سنوورەکانی عێراقن هەمویان بە ئاقارێکی بە خراپترکردنی کۆمەڵگای عێراق و ژیانی خەڵک و وێرانکردنی ژیانی خەڵک هەنگاو دەنێن و یەکێ لەو دیاردانەی کە دەتوانم بڵم گشتگیرتریشە لە عێراق کە ڕەنگە لە وڵاتانی تریش بە هەمان
پێوانە یا بە مەسەڵەن کەمتر و زیاتر هەبێ ئەوش ئەوەیە کە لە دەورانێکدا حکوومەتی نیشتیمانی هەبوو کە لانی کەم کۆمەڵێک قازانج و بەرژەوەندی گشتی و نیشتیمانی لە دەستوری کاریدا بوو کە ئێستا لە ڕاستدا ئەوە بە تەواوی لە بین چووە بۆ حکوومەتەکان و دەسەڵاتەکان بوون بە حکوومەتی کۆمپانیەکان بوون بە حکوومەتی هێزەکانەوە هێزانی کە بەرژەوەندی خۆیان لەسەر و بەرژەوەندی هەموو شتێکەوەیە تاکە شتێک کە لە عێراقدا دەکرێت باڵین خۆشببین بین پێی یا با بڵین گەشتبینی لەسەر بنیاد بنین ئەوش ئەو ناڕزایەتی خەڵکە و ئەو جیابوونەوەی خەڵکە یا لەگەڵ ئەم دەسەڵاتە سیاسیە کە بە بڕای من ئەمە دەکرێت بزوتنەوەیەکی سیاسی کۆمەڵایەتی گرنگی لەسەر بنیاد بنرێکە جێگرەوەیەک بۆ ئەم دەسەڵاتی ئێستا پێشکەش بکات و بتوانێت لەسەر ئاستی کۆمەڵایەتی و لەسەر ئاستی خێری گشتی شێوەیەکە لە ژیان ڕێک بخاتەوە کە لەگەڵ خواستەکانی خەڵک و لەگەڵ ژیانێکی شایستە بگونجێ و بێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاگ عەلی مەولود هەڵسوڕاوی سیاسی و شارەزای بارودۆخی سیاسی عێراق. سپاس بۆی کە بەشداری بەرنامەی تایبەتی ئەمڕۆی تلویزیۆنی کۆمەڵە بووی. سپاس بۆ ئێوەش ماندوو نەبن. زۆر سپاس. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست سپاس بەوەش کە تا ئێستا لەگەڵ مابوون. هیوادارین کە جێگەی سەرنجی وەڕەزامەندیەوەی خۆشەویستیش بوو بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت بێت. تا بەرنامەیەکی تایبەتی تر هەر شاد و وەختەوە بن.